ها داره رنگ بهار گوهری بگره جلال با فروکا بکنیا سالا پردل و سیاهیتا عزمان بو تاری لسر حلبچه به هزاران مسلمان کرد چه زارو چه پیره چه اختیار و جوان به وحشتك و غداریک پرمزن هاتن قتل کرن وحشتا امریکا و اوروپا ظلما ظالما جارکی دن بسر مداباری لسر حلبچه بناو آلان توفیق حمالی کوڕی تۆفیقی کارەبا لە شاری هەڵەبجە لە تاوانی کیمیابارانی هەڵەبجە لە تەمەنی 11 مانگەون بووم و لە ئێرانە عایلێکی ئێرانی سنەی منیان بەخێو کرد و گەورەمیان کرد کە دوای 29 ساڵەوە هاتمەوە بۆ شاری هەڵەبجە و دوای پێشکەنینی DNA. من دایکم زووتر لە باوکم وەفاتی کرد ئەو دایک و باوکەکە منیان بەخێو کرد لە ئێرانە. باوکیشم تقریبا 2 مانگ 3 مانگ بەر لەوەیەکە وەفات بکات چون دکتەر جوابی کردو لە ناو جێگا بوو پوتی پێم وتی کە ئێمە تۆمان هاوردگە و گەورەتمان کردگە و بەخێوتمان کردگە و تۆ لە هەڵەبجەوە هاتوویت. دۆسیەکانیشیدا بەدەست من و کامل من تا سێرم نەگر باوەڕم نەکرد یانە ئەوەی کە خۆم بینی بە چاوخۆمەوە ئەو شتە گەوێژیە و لە زوان باوکم و ئەو کەسکەلەکە ئەیانزانی کە من هاتکم و ناو ئایلە بەخێویان کردگە کە ئەو بوو بە دواداچوونم کرد بە شۆن کەیسەکەی خۆمە. جار کەسم ناناسی بۆ هاتنەوەکەم کە معرفی میان کرد من هەر لە ئێران و ناوگەلێکم بیست و کە هەبێ بڕین بۆ دەستگای شەهیدان و لە دەستگای شەهیدانەوە منیان هەنار بۆ وەزارەتی شەهیدان لە هەولێر. دوای وەزارەتی شەهیدان لە هەولێر و دووبارە هاتمەوە بۆ سلێمانی لە سلێمانی فاسێک نمونە خوێنێکیان لە من وەرگرت کە بۆ ماوەی 2012 تا نزیک 2016 ئیتر هاتە ناو 2016 تقریبا 4 ساڵ چاوەڕێم کرد بەر لەوەی کە فاسەکەی میش دەربچێت من کۆمەڵی قوربانیانم ناسی و ئەوەی کە بۆ مەراسمە کچێک بەناو مریەم هاتمە بۆ ئەم دێ و هەم خەڵکەکەم ناسی هەم ئەوەی کە ئاشناییکم پیا کرد بۆ ئەوەی کە هەڵەبجە چۆن جێگەیکە چون من 11 مانگم بوو نەمەزانی کە چەپڕاست خۆم ناناسی. ئەو دایک و باوکە ئێرانیەکە منیان گەورە کرد لە ناو ناز و نعمەتا منیان گەورە کرد یانێ هیچ کەم و کۆڕێکم نەوە هیچ ناڕەحەتیکم نەوە لێ ناڕەحەتی من و گەورەترین خەمێک وای بووم ئەوە بوو کە ئەو دوانە وەفاتیان کرد و من هاتمە بۆ ئەم دێشە لەم دێ هەر بووم بە تاقانە. حەلەبچە وەخ حەلەبچە کەزەب شەوتی پەرچە پەرچە ji ber çava ji bir naçe mazlum tiya te Halepçe خۆش بوو لە ناو جێگا بوو من زیاتر ئەحساس مەگەر کە لەبەر ئەوەی کە وەک حاڵەتێک قسەیەک بگۆڕێ یا مەسەڵەن هین بێت و منی شوت میسە من نەخۆشە یا ئەوەی کە دکتەر جوابی کردگە یا هەر شتێکی سەم قسەیە کردگەی سەر لە ناڕەحەتی خۆیان لە دڵ خۆیان قسەیە کردگەوە لە ئەوەی کە دۆسیەکانم دی هەر خۆشی پڕ بە دڵ حەزیە کرد ئەوەی کە من لە منتەقەی کوردەواریەوە هاتکم و بڕم بە دووادا چوون کەم بە شۆن کە سوکارەگەی خۆمە پێخۆش بوو. دایک و باوکە ئێرانیە کە تاقانە بووم هاتمەوە بۆ ئەم دێ و ئایلەکەمان 8 کەس بووین
سێبراسێ خۆشک دایک و باوکم لە ژیانە نەماون و تەنیا یادگاریکی شوای بۆ من ماوەتە سەڵ لە ناو شاری هەڵەبجە پەیکەرەکەی باوکمە بۆ پشکنینی دێنەیەکە کە بوتم ئەوەڵ جار من کەسم ناناسی کە لە وەزارەتی شەیدان و منیان هەنار بۆ سلێمانی ناو خەسەخانەکەم لە بیرۆ چووگەسەوە دکتۆر فەرهات یەکەم جار پاسەکەی منی وەرگرت کە دوای ئەوە بەر لەوەی کە جوواوەکەی من بێتەوە من کۆمەڵی قوربانیوان و کاک لوقمانەوانم ناسی کە بازم دووبارە بەبوونی هەنێک گرفت و کێشەگەلێک دروست بوو بۆ مناڵانی گەڕاوە هەمومان بە یەکەوە دووبارە فەحسمانداوە و بە دوواداچوونیان کرد و من ملوانکەیەکیش لە ملما بوو لە کاتی ونبووی کە ون بووم لە کیمیابارانی هەڵەبجە ئەو ملوانکە لە ملما ئەوێت و دایک و باوک ئێرانیەکە هەڵیەگرن بۆم وەکو یادگارێک کە من لەگەڵ خۆمای تێرمە بۆ ئەم دێ و ئەو بوو بە گەورەترین بەڵگە و هینێکە بەدەست منەوە بوون پشکنینی خۆین بوو لیکیان وەرگر لە قژ ئەمە سەدانە و ئەو ئاخر هینێکیش کە بوو ملوانکەکەم ناوی من محەممەد سعیدە تەمەنم 6 ساڵ و 8 مانگ لە کوێوەرانی هەڵەبجە خانەوادەیەک بوون 8 نەفەر بووین لە ناو شاری هەڵەبجە کە ویسمان شاری هەڵەبجە بەجێ برین بەرەو گوندی عەنەب لەوێ لە قوتابخانەی گوندی عەنەب ماینەوە ئێمە لەو قوتابخانە چەندین کەسمان بینی کە شەهید بوون و کۆی خانەوادەکەی خۆم کە 8 کەس بوون و کە سوکاری دیکەمان هەمومان 21 کەس بووین زۆربیان لە پێش چاوی خۆم لە یەکێ لە پۆلەکانی قوتابخانەکان شەهید بوون هەرچۆنێک بوو لە ڕێی برایەکەوە کە کات پێشمەرگە بوو قوتابخانەی گوندی عەنەبمان بەجێ هێشت من لەگەڵ عوسمانی برام لەگەڵ ئەنوەری برام لەگەڵ خەدیجەی خوشکم لەگەڵ حەمیدەی خوشکم قوتابخانەکان بەرەوجێش بەرەو گوندەکە لەوێش ئەنوەری برام لەگەڵ خەدیجەی خوشکم وەفاتیان کرد تەنها خۆم مامۆ لەگەڵ خوشکە بچووکەم لە ڕێی تیمە فریاگوزارەکانی ئێرانەوە براین بۆ وڵاتی ئێران هەرچۆنێ بۆ ڕزگارمان بوو لەگەڵ تیمە فریاگوزارەکانان چوونە وڵاتی ئێران لەوێ ئەو برا گەورەیەم کە لەگەڵمان بۆ عوسمانی برام زۆر حاڵەتەکەی ناخۆش بوو تەندروستی باش نەبوو بردیان بۆ وڵاتی بەلجیکا من مامۆ لەگەڵ خوشکەکەم لە نەخۆشخانەکە هەموو ڕۆژە دەیان هێنا و دەیان برد من وام زین دەبن لە عابەیەکی بۆکردن بەڵام لە یەکێ لە ڕۆژەکانە خوشکەمیان نەهێنایەوە داوام کرد کوا خوشکەکەم دکتۆرێکی زمانێکی تێکەڵ لە کوردی و فارسی ترسان گوتی بێدەنگ بە خوشکەکەت نایەتەوە لەو ڕۆژەوە ئەو خوشکێ منیچێکە لە منداڵن بۆکانی هەڵەبجێتەوە کەسە نەمان دۆزیێتەوە من مامەوە لە خۆم بە تەنها هەرچۆنێ بوو کە سوکارم لە وڵاتی ئێران دۆزیەوە لە شاری پاوە ئاشنا بوومەوە بە کە سوکارم ماڵی ننکم ئاشنا بوومە لەگەڵ ئەوانە ژیام تاوەکواتینەوە عێراق لە عێراقیش هەر لەگەڵ ئەوانە ژیاوم ننکم گەورەی کردووم هەتا ساڵی 2000 من خێزانم پێکێنا و ئێستا لە ماڵی خۆمە ئاشیم خدا من خلیل صالح محمد هستم به روایت تصاویر تاریخی از 5 سال گذشته به عنوان گمشده بمباران شیمیایی حلبچه به صورت رسمی معرفی شدم. عرضم حضور من 9 ماه بودم که تو اون فاجعه وقتی بمباران شیمیایی حلبچه شده و از طریق پرواز کرمانشاه شیراز به شیراز منتقل شدم. عرضم به حضور با توجه به اینکه پدر من از مسئولین وقت محلی بوده با همکاری مسئولین محلی برای من گواهی ولادت میگیرند و در ایران من به نام محمد امین اسماعیلی شناخته میشم. 31 سال گذشت تا من حقیقت خودم رو فهمیدم
و 3 سال گذشت که بفهمم چه کاری برای مردم حلبچه میشه واقعا انجام داد به عنوان یک بازمانده. امروز به مدد و دوستان و پزشکان معتبری همچون برند مجموعه درمانی بصیر ایران به ریاست آقای دکتر احمد شجاعی در حال ایجاد ساخت بهترین کلینیک فوق تخصصی چشم بصیر در استان سلیمانیه هستیم. چشمم کو مسلمانن کرد دیندار به ایمانن لبر ظلم و ظالمانن جرا شاهد و حلبچه یەکێک بووم لە دانیشتوانی شاری هەڵەبجە لە ساڵی 88 و ئەو کات تازە خێزانم پێگەێنا بوو. ڕۆژی 16 سێ دیارە پێش ڕۆژی 16 سێ بە 2 ڕۆژ هجوومێکی زۆر لەسەر شاری هەڵەبجە بوو. وردە وردە حکوومەتی عێراقی ساحبێ کرد و دواتریش حکوومەتی ئێرانی داغڵی هەڵەبجە بوو ئەو کات و بەهۆی ئەوەی کە حکوومەتی عێراقی ساحبی کرد بوو ئەتوانم بڵێم تا ڕادەیەک خەڵک ترسی لێ نیشت بوو و ئەمان زانی کە حکوومەتی بەعەس تاوانێک ئەنجامەدا بەس تەوەقع ئەمە نایە کە چەکی کیمیاییمان لێ بدات چونکە 2 ساڵی پێش تاوانی کیمیابارانی هەڵەبجە ساڵێک پێش تاوانی کیمیابارانی هەڵەبجە بوو بە ساڵی 87 لە ئەنجامی خۆپیشاندانێکی هێمنانەی خەڵکی ئەم شارە نزیکەی 60 کەس زیندە بەچاڵ کران. بۆیە ئەو ترسە چوو بووە دڵی هەموو تاکێکی هەڵەبجەیەوە و دوای ئەوەی کە حکوومەتی عێراقی ساحبی کرد و ئێران ئەم هاتە ناو هەڵەبجەوە هەموو خەڵکەکە هەستی کرد کە شتێک ڕوو ئەدا. ئەوە بۆ ڕۆژی 16 مانگ لە ڕۆژی لە سعات 11:45 دقیقەی سەر لە بەیانی یەکەم پۆلی فڕۆکەی ڕژێمی بەعەزاتنە سەر ئەم شارە و شارەکەیان پێشتر بە ناپاڵم بردومان کرد. دیارە مەبەستیان بوو بە پلانێکی عسکەری بە ختەیەکی داڕێژرا ئەو جەریمەیان ئەنجامدا بە مەبەستیەوەی ئەو چەکانیان بەکارهێنا بۆەوەی ئەو دەرگا و پەنجەرانە بشکێنن لە کاتی بەکارهێنانی گازی کیمیایی گازەکان بە ئاسانی بچێتە ناو ماڵەکان و بۆی بە زیاتر خەڵک شەهیدکە. بالفعل واش بوو دواتر لە سەعات 2:30 چەکی کیمیایی بەکارهات. تقریبا دەنگی بۆمبی کیمیایەکان زۆر کەم بوو. ئێمە لەژێر زەمین بووین وامان هەز دەکرد ئەم بۆمبە ناتەقێتەوە یعنی کە بۆمبەکانی تر ئەتەقینەوە هەڵەبجە یەک پارچە ئەبوو بە وەکو زلزال لێی با بەس ئەو بۆمبە کیمیایی دەنگەکەی زۆر کە بوو ئێمە لەژێر زەمینەکە ماوت سپاس بەخوای گەورە بۆمبەکە نەتەقیەوە نەمانزانی ئەم بۆمبانەی کە بەلای ئێمە و ناتەقنەوە ئەو بۆمبانن کە زۆرترین قوربانی لەیەکەوێتەوە دیار بوو بە لە بینی ماڵی ئێمە و ماڵێکی دراوسێمان ماڵی کاک عەلی بۆمبێک لێدا ئەو بۆمبە کیمیایی لێدا و ئەتوانم بڵێم بۆنێکی زۆر زۆر ناخۆشی هەبوو بۆنی ئەو غازێدا کە بۆ ئاگر بەکاری هێنی و یەکسەر تووشی ڕشانەوە و تووشی ئەوە بووین بەپێی ئەوەی ئێمە خۆمان خاوەن ماڵ بووین بەپێی ئەوەی کە ئێمە ژێرزەمینمان هەبوو نەمانتوانی ماڵەکە بەجێبێڵین ئەو میوانانی کە لە ماڵمان بوون بەداخەوە بوویە هۆکاری ئەوەی کە زۆر ماینەوە دواتر کە ڕۆژی دووەم چوونە ئێران برانە نەخۆشخانەکانی ئێران حاڵی ئێمە زۆر خراپ بوو بەهۆی ئەوەی کە زۆر لە شوێنەکە مابووینەوە هەموو گیانمان سوتا بوو و ئەو کاتە ئێرانیش بۆ پیشاندانی ئەو واقعی کە لە هەڵەبجە بوو بەداخە ئەو کاتە کۆمەڵگەی نێودەوڵەتی پشتیوانیان لە عێراقە کرد ئێرانیش بۆ پیشاندانی ئەو واقعە مەجموعەیەک بەرکەوتەی ڕەوانەی دەرەوەی ئێران کرد بۆ ئەڵمانیا بۆ نەمسا بۆ فەڕەنسا بۆ ئەو وڵاتانەی تر بەڕاستی من یەکێک بووم لەوانەی کە برام بۆ ئەڵمانیا ئەو کات لە ئەڵمانیا بۆ ماوەی 40 ڕۆژ مامەوە دواتر کە گەڕامەوە بۆ ئێران کە هاتمەوە بینیم دایکم بە ناوی جیهان سادق دوو خوشکم بە ناوی وەزیرە و ئاشنا دوو برام بە ناوی هەورامان و ئاوێسەر خێزانەکەم بە ناوی خۆراسان حەکیم شەهید بوون و ئێمەش ئەوانشمان کە ماوین تەنها خوش و برایەکم نەبێ ئەوان لە هەڵەبجە نەبوون
وەگەرنا ئەوانی تریشمان هەمومان بەرکەوتەی ئەو گازین و بەردەوام معاناتمان هەیە و شەو ڕۆژ بەردەوامە بێ چارەسەر بەکاربێنین. من هەردوو چاوم زەرعی قەرەنیان بۆ کردوم، پێوەستی قەرەنیان بۆ کردوم، خوشکەکانم براکانم برایەکی تریشم بە هەمان شێوە ئەویش هەر هەموو ئەوانەمان کە ماوین ئێستا باوکم هەمومان وەزعمان زۆر لە حاڵێکی زۆر خراپدایە. خاڵی دووەمیش بەڕاستی بەڕاشکاوانە بڵێن ئەو کات پێشمەرگە نەیەڵا خەڵک دەرچێت. ئەگەر پێشمەرگە ڕێگەی بدایە خەڵک دەرباز بواە ئەو قەتڵ و ئامە دروست نەبوو. بەڕاستی یەکێک لە هۆکارەکان ئەوە بوو کە خەڵکەکەیان ئەگەڕانەوە نەیانێڵا دەرچێت و دواتریش ماڵێکی وەکو ماڵی ئێمە لەبەرەوەی ماڵێکی قەرەباڵغ بووین و سیارەمان نەبوو و ئیمکانێتێکی ئەوە شێوەژ نەبوو بۆیە هەڵهاتن تۆزە زەحمەت بۆ ئەو کاتە. بەڵام دوایەوەی کە 20 مانچەکە کیمیایی بەکار هاتووە کەوتین ئەوەی کە ڕابکەین، بەڵام دوای چی ئێمە نەگەشتی نەعبابێری هەردوو چامان کوێر بوو.